ئاژەڵیش بەخێوکە بەس منداڵ پەروەردەکردن لەو سەردەما زۆر قورسا بە تایبەتی یعنی تا تەمەنی 5 ساڵی و 6 ساڵی یعنی منداڵ بەخێوکردن زۆر قورسە بەڕای من بە تایبەتی بۆ دایک منداڵ کە گەورە دەبێت دەستە بەر قوتابخانە لایەنی سەرەکی مامۆستا لی بەرپرسیارە بۆ لەبەر ئەوەی نووسراوە پەروەردە و فێرکردن لەسەر قوتابخانەکە نووسراوە پەروەردە و فێرکردن خۆی دەبی هەم پەروەردەشی منداڵەکەی پەروەردەی کە منداڵی خۆدەێنن بۆ قوتابخانە لەسەر مامۆستا واجبەکە فێری پەروەردە و فێری ئەخلاق و تەربیەت بیکە. ملاحظە ئەکرێ دایک و باوک زۆر دوورن لە مناڵەکانیان بە حکمەوەی کەوە بە دوای ئیسلاحەتی خۆیان ئەکەون کۆمەڵی ئەچیزە و بڵێن مۆبایل و ئایپاد و داوت لە ماڵەکانی یەکێکە لەوەکەوە خێزانەکە ئەوێ ئیسلاحەت بەخۆی بگەێنێ بەڵام نازانێ ئەوە زەرێکی زۆر گەورە بە ماڵەکان ئەگەێنێ. هیوادارم کۆمەلگا بگەڕێتەوە بەو نەریتی کەوا هەیەی بە فێربوونی ماڵەکانی بە ئەدەب و ئەخلاق و ئەوەی کەوا کۆمەلگا سەرکەوتووە.